والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. داو كارم لپروردگار طاعت و عبادتي امروش بخات ستر ذو شاك كان من هرمومان ولمن قبولك إن شاء الله تعالى. أبو أيوب أنصاري أتيت خزمتي بغمري إخوة عليه الصلاة والسلام أفرمي بغمري إخوة أموش قارمك بغمري إخواش أفرمي عليه الصلاة والسلام: اذكروا الموت في صلاتك، فإن الرجل إذا ذكر الموت في الصلاة ليحري به أن يحسن صلاة وصلى صلاة الموضع. أفرمي كاتي نوجد كرت أمشقاري بيغمري خواه صلى الله عليه وسلم أبو أيوب أنصاري أفرمي لكاتي نوجكتا فكروا يادي مردنك مردني خوت، چونکە ئەگەر ئینسان یادی مردنی کرد لە نوێژەکەیە تەئکیدە نوێژەکەی بە جوانی ئەکات. ئینسان واش نوێژ بکە کەمە ئاخر نوێژتە. ئێستا یەکێ ئەگەر پێمان بڵێ ئەمە ئاخر نوێژتە چی ئەکەین؟ یا ئەگە بڵێ ئیمشەو ئاخر شەوتە لە ژیانە هەر ناخەوین تا بەیانی نوێژەکەین نابڕین یەک دەقە دانانیش ئەڵێ وا نوێژکە کە ئاخر نوێژتە، وا ڕۆژوو بگرە ئاخر ڕۆژتە، وا بژی ئەمڕۆ ئاخر ڕۆژتە، وا بژی ئەمشەو ئاخر شەوتە. هەموو کاری ئاوا حەسابی بۆ بکە ئەتر ئیشەکانت زۆر ڕێکەکەت. هەرچی کاتێ خوشوع لە نوێژان نەما فکری مردن بکە لەناو نوێژەکەتدا. فکری مردنت کە خوشوعت بۆ دێ نوێژەکەت ڕێکەکەیتەوە جوانەکەیت. خوای گەورە نوێژەکانمان لێ قبوڵکە بەو نوێژانە بیکا کە خۆی ئەوێتی وە کاتێک شەمرین خوای گەورە ڕەحمان لێ بکا و ڕەحمە مردەکانمان بکە فەرموو با نوێژەکانمان بکەین.